چاوپێکەوتنێکی تایبەتی بەرنامەی ڕۆژانەی NRT لەگەڵ خێزانێک لە خەم و ئازار و مەینەتی، خێزانێک کە مەترسیدارترین نەخۆشی بەرۆکی گرتوون. لە خێزانێکی 5 کەسیدا 3 کەسیان هەڵگری نەخۆشی شێرپەنجە. پیاوی ماڵەکەش کە ئەمڕۆ لێرە نییە بەداخەوە لەبەر نەخۆشی نەیتوانی ئامادە بێت، نەخۆشی سەرعی هەیە. کەم عیلاجی و عیلاجی نەبوو، چاویشی لە دەستدا، چاوێکی لە دەستداوە، شەکرەی بەرزە بێتەوە، قورحی ماعیدەی هەیە، نەخۆشی دڵیش. سەردانیەکێک لە پارکەکانی ناو شارکەن تاوەکو مناڵەکانیش لەو خۆشیانە بێبەش دەبن کە لەم شارای بۆ مناڵان فراهم کراوە. تا ئێستا نەچووینە. ئەگەر لە ماوەیەکی نزیکی ئایندەیە چارەسەر نەکرێت یەکێک لە منداڵەکانی، ئەوە ژیانی لەدەست دەدات. ڕۆژی یەکشەممە کاتژمێر 2:05 خولەکی بەیانی لە بەرنامەی ڕۆژانەی NRT ئەم چاوپێکەوتنەتان پێشکەش دەکرێت.